یادی یەکێک لە ئاکتەر و شانۆکارەکان دەست پێ یەکەم کە ئەمڕۆ 10 ساڵ تێپەڕە بێت بەسەر کۆچی دوایی هونەرمەند و ئاکتەر و شانۆکار هونەرمەند تەها خەلیلدا کە لە حەفەی 11 بۆ یەکجاری ماڵ ئاوای لێکردین. بێگومان ئەم هونەرمەندە یەکێک لە هونەرمەندە دیارەکانی بە تایبەتی بواری دراما و شانۆ بە درێژایی تەمەنی بەشداری زۆرێک لە کارە هونەرەکانی کردو و دیارترینیان بێگومان درامای ڕەشەی پۆلیس و بێگومان زۆر درامای تریش کە لەگەڵ هاوڕێ هونەرمەند و لەگەڵ هاوڕێ شانۆکارەکان دیە بەشداریان کردووە. بێگومان هونەرمەند تەها خەلیل لە ئەیلولی ساڵی 1940 لە گەڕەکی مەڵکندی لە شاری سلێمانی لەدایک بوو لە تەمەنی یاخود لە قۆناغی ناوەندیدا دەست دەکات بە کاری هونەری و یەکەم کاریشی بەشداری کردن بووە لە شانۆگەریەک بە ناوی کەرەلۆتی مەنوچەهەر کە لە نووسینی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ. بێگومان جگە لەم کارە یاخود جگە لەو شانۆیە بەشداری لە زۆرێک لە شانۆیەکانی ئەو سەردەمە کردو و بێگومان لە ساڵی 1955دا لە چەند شانۆگەریەکدا ڕۆڵی ژنی گێڕاوە. بێگومان هونەرمەند یەکێک بووە لەو هونەرمەندانەی کە لە زۆرێک لە دراماکاندا ڕۆڵی ژنی بە سەرکەوتووی گێڕاوە. یەکێک لەو درامایانە کە یاخود یەکێک لەو کارە زۆر جوانانە کە لە بیر و لە هزری زۆرێک لە ئێمەیە ماوەتەوە باجی ئایشێ و هەروەها باجی خونچە و کارکتەری باجی ڕەحمەت کە یەکێک بوو لە کارکتەرە زۆر دیارەکان. بێگومان هونەرمەند تەها خەلیل جگەلەوەی کە یەکێک لە هونەرمەندە دیارەکان بێگومان پەیمانگەی هونەرە جوانەکانی تەواو کردووە بە پلەیەکی زۆر بەرز لە سەر ئاستی عێراق و دواتر بێگومان پلەیەکی بەرزی هێناوە و دیبلۆمی هێناوە لە بواری دەرهێنان و شانۆدا و بێگومان دواترە بێتەوە بە مامۆستا و هەر لەوێش هاوسەرگیریەکە جگەلەوەی کە هەر لەوێ دەست دەکاتەوە بە کاری هونەری و لەگەڵ هاوڕێ هونەرمەندەکانێ لە زۆرێک لە دراما و لە زۆرێک لە کارە شانۆیەکاندا بەشداریەکەن. بێگومان یەکێک بووە لە هونەرمەندە کوردپەروەرەکان و یەکێک بووە لەو هونەرمەندانێک کە زۆر کار لەسەر هەڵوێستە کوردانەیەکانی یاخود لەسەر کارەکانی ڕوبەڕووی زیندانی کردنی یاخود ڕوبەڕووی لێپێچینەوە و لێپرسینەوە بۆتەوە. بێگومان لە ساڵی 1970 وەک سەرپەرشتیاری هونەری لە سلێمانی دەبێت و لەگەڵ زۆرێک لە هونەرمەندەکان کاری شانۆیی و بێگومان کاری دراماش و بێگومان دواتر بەهۆی دیسان هەڵوێستە سیاسەکانەوە لە کاری پەروەردە دوورەخرێتەوە. بێگومان بە درێژایی تەمەنی وەکو زۆرێکمان ئاگاداری مێژووی درەوشاوی ئەم هونەرمەندین کە بەشداری لە زۆرێک لە کارە هونەریەکانە کردووە کە دیارترینی ئەو کارانەش وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد درامای ڕەشەی پۆلیس و حسێن ئەفەندی و جومعە و زۆر درامای ترە. بەسەری تۆ عادی هەرگیز ئەو شتانم بە خەیاڵە نایە نەوەڵڵا. بەڕای من کچە گەورە ئەبێ و حەقی خۆیەتی شووکە. ئەی چۆن کوڕیشە گەورە بوو حەقی خۆیەتیشت بێنێ.